نەورۆزی کوردستان کە بە ئاگری شایی گوڵوەس و جەژنی سوڵتانی ژناسراوە مێژووی بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. لەو سەردەمەدا کوردستان لەلایەن کەسێکی زاڵم بەناو زوحاک و دارودەستەکەی داگیر دەکرێت و زوڵم و زۆرداری لە وڵات بڵاو دەبێتەوە. کەسێکیش بە ناوی کاوەی ئاسنگەر کە باوکی 18 منداڵ دەبێ و 17 لە منداڵەکانی بەدەستی زوحاک دەکوژرێن، ئەو زوڵم و زۆرداریە قبوڵ ناکات و شۆڕش دەکات. ئوستورە من خۆم بە یەکێک لە کۆڵەکەکانی پێناسەی نەتەوە ێزانم لە پاڵ سێدانە کۆڵەکەی سەرەکی ترا کە بریتیە لە زمان و مێژوو جوگرافیا. ئوستورە کۆڵەکەی چوارەمە. لەم بارۆ گەلێک کە ئوستورەی نەبێت وەکو گەلێک وایە کە گیای ڕووەک بێت بەدەم باوە هەر هەڵەکەندرێت یان ڕیشە کێشە بێت. ئەوەیە کە ئوستورە ئێجگار گرینگە و پێویستە ئێمە وەکو ڕەسەنترین گەلی ئەم مێزۆپۆتامیا کە هەر لە 11,000 ساڵ لەوە بەرۆ لە زاگرۆسا نیشتەجێ بووین ئێمە بتوانین ئوستورەکانی خۆمان بدۆزینەوە. بەشێک لە مێژوونووسان چیرۆکی کاوەی ئاسنگەر بە ئەفسانە دەزانن و بەشێکی تر پێیان وایە کاوە ئاسنگەرێکی سەردەمی ساسانیەکان بووە. ساسانیەکان لەو سەردەمەدا لەسەر ئاینی زەردەشتی بوون و حکومڕانی کوردستانی کەونارا بوون کە جوگرافیایەکی گەورە و بەرین بووە. کاوەی ئاسنگەر لە کاتی شۆڕشەکەی خاوەن ئاڵایەک بوو کە ئاڵای کاویانیان پێدەگوت. ئەو ئاڵایە یەکەم ئاڵای شۆڕشگێڕانی کووردە کە بە هاتنی ئیسلام و شکستی یەزگردی سێەم دەکەوێتە دەستی عەرەبەکان. ئەو ئاڵایە بە درێژایی مێژوو گۆڕانکاری زۆری بەسەردادێت، بەڵام دوجار هەر دەمێنێ و دەبێتە ئەو ئاڵایەی ئێستا لە کوردستان دەشەکێتەوە. لە سەدەی 19 ئەگەر تمشای سەدەی 19 بکەین بە وتەی جان بارۆ لە کتێبی مێژوەکان ئەم سەدەیەکی زۆر گرنگە، سەدەیەکی پڕشۆکۆیە بۆ خۆشەویستی و عشقە بە نەتەوە، عشقە بە نیشتمان و هەروەها عشق و خۆشەویستی بۆ ڕزگاری نیشتمان و دروستکردنی شتێک بە ناوی دەوڵەت نەتەوە. خۆ دیارە لە سەردەمێکدا یا لە کاتێکدا بتەوێت دەوڵەت نەتەوە دروست بکەیت، بتەوێت نەتەوە دروست بێت، دواتر باس لە ڕزگاری نەتەوە بکەیت و بەواتایەکی گشتی تر دەوڵەتێک بە پێی نەتەوە دروست بکەیت. ئەوە کێ پێڵێن ستەیت نیشن پێویست بە نوماد هەیە، پێویست بە سامبۆل هەیە، پێویست بە نومادەکان هەیە، چونکە نەتەوە سازی پێویستی بە ئەوە هەیە خاڵێکی هاوبەش بێ، شتانێکی هاوبەش بێ خەڵک کۆ بکاتەوە لە دەوری ئەو شتانەوە. گرنگترین شتێکی ئەتوانێت خەڵک کۆ بکاتەوە، خەڵک هان بدات نومادەکانە، سەمبولەکانە و ڕەنگە یەکێک لە باشترینی ئەو نومادانە و ئەو سەمبولانە کاوەی ئاسنگەر وەکو کەسێکی پاڵەوان و کەسێکی قارەمان دێت و ستەمکارێک، حاکمێکی ستەمکار لە نێو دەبات و خەڵ ڕزگار دەکات و وەرزێکی تازە لە ژیانی ئەو ملەتە دروست دەکات.
نەورۆز و کاوەی ئاسنگەر پێکەوە گرێدراون. ئاگری نەورۆز یەکەم جار بەدەستی کاوەی ئاسنگەر کراوەتەوە، بۆیە ئاگرێکی پیرۆزە و یەکێکە لە هێمە پیرۆزەکانی ئاینی زەردەشتی کە پێشتر باو باپیرانمان ڕێزیان لێگرتووە. جیمس مۆریا، نووسەر و سیاسەتوانی بەریتانی سەردەمی قەجەرەکان لە ئێران لە ساڵی 1812 لە کاتی سەردانی بۆ بناری چیای دەماوەند باسی جەژنێک دەکات کە بە جەژنی کوردی و بەهاری کوردی ناوی دەبن. ناوی کاوەی ئاسنگەر لە شانامەی کوردی و دەفتەری پیرۆزی یارسان کە بە نامەی سەرنجام ناسراوە وەکو شۆڕژگوێڕێکی کورد هاتووە. ئێمەی هونەرمەند چ شانۆکار، چ فیلمنامەنووس، چ دەرهێنەری سینەما و سریاڵە تەلەڤیزیۆنیەکان چۆن نەمانتوانیوە لەم ئوستورانمانە، لەم داستانانمانە، لەم تەمسیلانە هەڵگوەرگرین و چۆن نەمانتوانیوە تەبدیلیان کەین، درامیان کەین، تەبدیلیان کەین بە فیلم، بیان کەین بە شانۆ، بیان کەین بە زنجیرەی دراما. و وەکو کاوە یاسەنگەر، وەکو زۆر بەحسەکانتر، خاستەن لەسەر کاوە یاسەنگەر من پێم وایە دوو بۆچوونی زۆر زاڵ لەم دوایانە هەیە لەسەر کاوە یاسەنگەر و کەمتر کورت لای کردوسە لە نووسینی وەکو شانۆنامە یا فیلمنامە یا زنجیرە دراما. بۆچینێتر کە هەیەوە شایدم بۆچوونە دروستتر بێت و ئەمەیە کە بەحسی دوو سلسلەیە، دوو ئیمپراتوریە، وەکو پادەکان و وەکو مادەکان، مادەکان وەکو کوردەکان و پاد وەکو فارسەکان. ئازی دەهاک ئاخرین پاشای مادەکانە کە زۆریش بە پێی مێژوویە کە زۆر کەس لە مێژوو نووسان ئیسپادلەکەن پاشایەکی زۆر زۆر عادڵ و دادپەروەر و پاشایەکی گیریش بووە. هەڵیانێن وە بتوانێت چۆن ئەو سلسلەی مادانە لە بین باوە کاوە یاسەنگەر دەقیقەن ئەو کارە ئەکا بۆ پادەکان و نەیارەکانی کوردەکان لەو کاتاکە زۆر جاشەکانێکن بۆ دەوڵەتە داگیرکەرەکان. لە ڕۆژگاری ئێمەیە جەماعەتێکی تر پیا بوون ئێستا خەریکە لێکدانەوەیەکی سیر ئەدەن و لێمان ئەشێوێنن. ئەوش ئەوەیە کە ئەم ئوستورەی کاوە و زوحەکەیان سەپاندووە بەسەر یەک دانا فەکتی مێژوویە و هاتوون ڕووداوێکی وەکو ڕووخاندنی ماد و بەدەسەڵات گەیشتنی هەخامنشیان لەمە دەرهێناوە. ئەمە بۆتە هۆکار کە بڵێن ئاستیاک هەمان زوحەک بووە کە پیاوێکی دادگەرە، کاوە خائینێک بووە کە کوردی فرۆشتووە بە فەریدون یا کوڕشی هەخامنشی. ئەم لێکدانەوە کە لەم 15 ساڵی دوایەیە زۆر بازارێکی گەرمی بۆ خۆی پیا کردووە، سەر لەبەری هەڵەیە، لەبەر ئەوەی کە ئوستورە بە هیچ جۆرێک باسی مێژوو ناکات. مێژوو ئەتوانێت هەوێنی ئوستورە پێک بێنێت، بەڵام ئوستورە بەو جۆرە نییە کە هەر چیرۆکێکی ئوستورەیەماندی ئێمە فەکتێکی مێژووی لێ دەربێنین. ئوستورە باسی جیهانبینیەکە، باسی باوەڕەکات. ئەم ئوستورەی کاوە و زوحاکە باوەڕێکی کۆنی زاگرۆسی تەمسیل ئەکات. ئەو کاتێک کە زاگرۆسیەکان بۆ یەکەمین جار دەسەڵاتیان پیا کرد چون کانزایان دەرهێنا. کانزاکان لە پێشە میس بوو 8,000 ساڵەوە پێش، لە دواییە مەفرەقیان دەرهێنا، لە دوایە ئاسمیان دەرهێنا. بۆ هەرکام ئالەمانە خواگەلێکیان بوو بە پێی باوەڕی کۆن کە باوەڕی پۆلیتئیسم بوو یا چەند خوایی. لەو باوەڕەیە بۆ خوای کانزا لە هێزری خەڵکە بیری کاوە دروست بوو وەکو خوایەکی ئاسمانی کە دژی خوای بنزەوی کە زوحەک بێ ڕائەپەڕێت. یعنی لێرە ئێمە باوەڕێک ئەبینین، جیهانبینیەک ئەبینین بەو جۆرێک کە ئوستورە باسیەکە. زۆر لە شاعیران و نووسەرانی کورد لە زاری خەڵکەوە چیرۆکی کاوەی ئاسنگەریان کۆ کردووەتەوە و کردویانە بە دەقەیەکی ئەدەبی کە تێیدا هاتووە زوحاکی فێڵباز بە یارمەتی گروپێکی خیانەتکار دەست دەگرێت بەسەر خاکی کوردستان و دەکەوێتە چەوساندنەوە و کوشت و بڕی خەڵک لەسەر شانی دوومار دەڕوێن و کە خواردنیان مێشکی لاوانی کووردە
کاوەی ئاسنگەر کە 17 منداڵی بووە بە خۆراکی مارەکانی سەرشانی زوحاک، خەڵکێکی دڵسۆز لە دەوری خۆی کۆ دەکاتەوە و دوجار زوحاک دەکوژێ و کوردستان ڕزگار دەکات و جەژنێک دەگرن کە دوجار بە جەژنی نەورۆز و ئاگری شایی ناوی دەرکرد. نەورۆز و بەهار لە ڕنگدانەوەی تایبەتی بۆ لە موسیقا و ئەدەبی زانستی کوردیدا بە تایبەتەوەی کە وەرزی نوێبوونەوەی سروشت و بیدایەتی ساڵی نوێ و ئەوانە دەست پێ دەکات بە تایبەت لە فۆلکی کوردیدا تەنانەت لە بەیت و حەیران و لاوکەکانیشدا باسی بەهار و نەورۆز کراوە و بەندی تایبەتی هەیە بە تایبەت لە موکریاندا بەندێکمان هەیە بنی بەهارە وەک بەهارە و پاییزە و ئازیزە و گەلۆ و درکان و شۆمی و شەوانە هەر ناوی بەهارەی و تەوسیفی بەهارێ. ئەو بەندەی بەهارەی کە زۆر زۆر تایبەتەوە هەموو بەیبێژەکانی شتوانەکە ئەحمەدی کۆڕا یەکیان مەکەمەنعی عاشقان ئیشقکاری دژوارە هەرکەس عشقی لە دڵ بێ بێسەبر و لێ قرارە ئاخر کۆتاکیەوەیە بە هەمویان سەربەندەکەیەوەیە کە مزگەێنی بێ لە دۆستان لە برادران دەڵێن ئەوڕۆ بەهارە. بەڵام بەهارێکی فۆلکلۆریشمان هەیە هەمەی سێمانی هەمەی سێ خەبریشتی پێ دەڵێن دەڵێ خاڵە خەرتۆم سوبحانی ڕەبی هەرتۆم سوبحانی لە ژووری هەموو ژوران بە هەموو سوڕان دەزانی ئاگرێکی نەکوژاوەی هەڵبووی لە دێ سێمانی دڵم چەندە لە زۆر شەسینم دێنە خوارێ هەرچەند خۆم و زاغ دەدا دەچوومە باغی بێنارە هەرچەند خۆم و زاغ دەدا بۆم نەداهاتە خوارێ لە عەشقێ تەشقێ دەشکا هەڵناگرێ خوسارێ مەگەر بەوەی ساچین بێ هەر بە ڕەنجی دەبووهارێ مزگێنیدا بەسرەوە بای بەهاری وهاتەوە نۆرۆزی کوردەواری مزگێنیدا بەسرەوە بای بەهاری وهاتەوە نۆرۆزی کوردەواری بە چشکی تێک شکان سپای کڕێوە هەواری ڕۆژگەی شەخاکە لێوە بە چشکی تێک شکان سپای کڕێوە هەواری ڕۆژگەی شەخاکە لێوە مزگێنیدا بەسرەوە بای بەهاری وهاتەوە نۆرۆزی کوردەواری مزگێنیدا بەسرەوە بای بەهاری وهاتەوە نۆرۆزی کوردەواری هزار و 200 ساڵ لەمەوبەر مێژووناسی کورد ئەبوو حەنیفەی دینەوەری دەڵێت کورد لە بنەچەی کاوەی ئاسنگەرن و کاوە و نەورۆز پێکەوە گرێ دەدات. 600 ساڵ بەر لە ئێستا شاقوڵی کە لە دایکبووی گوندێکی بناری چیای شارۆی ڕۆژهەڵاتی کوردستانە کوردبوونی بە کاوەی ئاسنگەر بەستوەتەوە کاتێک بە هەورامی دەڵێت ئەسڵ من جەکورد ئەسڵ من جەکورد بابۆم کوردەنان ئەسڵ من جەکورد منە و شێرەنان چەنی دەستەی گورد سلسلەی سپای زەحاک کەردەم هورد. بۆیە کورد هەموو ساڵێک لە سەرەتای بەهار ئەو سەرکەوتنە بەشایی و هەڵپەڕکێ و ئاگرکردنەوە پیرۆز دەکات. هیچ کات وەکو خۆم وەکو هونەرمەندێ کەڵکم لێوە نەگردووە و ئێمە بۆچی تایسە زۆرتر لامان نەکردوەوە هەر ئەم بەحسانەیە یانە بەداخەوە زۆر زۆر بەداخەوە سیاسەت مەداران ئێمە ئەو کەسانێک کە گیان و ماڵ و ژیانیان بەختی کوردستان و نیشتمان کرد زۆر 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 کەم زۆر بەلاوازی سەیریان لایەن دەلاقەیەکیان کردوسۆ لە فەرهەنگ و هونەر دەلاقەیەکیان کردوسۆ لە ڕۆشنبیری و مەخابن هەر ئەمە بۆ باییزەوە کە ئێمە نەگەین بە ئامانجەکانمان. ئەو وشەیە کە بتوانین مانە یا پێناسێکی زانستی دروستی بۆ بدۆزینەوە ڕەنگە ساخت بێت بۆ چوونەکان زۆر جیاوازن بەڵام لێرە ئەتوانین تا ڕادێکی زۆر ناڵم بە قەتعیەتەوە بەڵام ئەتوان وەکو گۆمانەیەکی باش تمشای ئەم پێناسێ بکەین یعنی ئەمە کە کاوە
چونکە لە کوردیشە هەر نمونونەکەیمان هەیە کاوان و ئەو شتانەیەکی پەیوەندی بە بەرزبوونەوە هەیە، پەیوەندی بە چینەوە لێدانەوە هەیە، وشەیەکە بە پێی ئاماژەکانی کریستیانسن و هەروەها بنەماڵەی کاران وشەیەکی تەواو زاکروسیە و پەیوەندی لەگەڵ گۆرانەکانە هەیە، چونکە کارانیش بنەماڵی گۆرانەکانە پەیوەندیان بووە. و دوم ئەوەی کە ئەم وشەی کاوەیە ئەکرێ لە ڕوانگەیەکی تریشۆ لێکدانەوەی بکرێت کە سیمایەکی ئینسانی خۆیەگرێت، لە ئاسمانەوە دێتە خوار سیمایەکی ئینسانی بەخۆیە دەگرێت و ئەم سیما ئینسانیە سیمایەکی ڕزگاری بەخشە، یعنی ئەمە لە ئاسمانەوە داوا لە ئاسمانەکەین کە ڕزگار بکرێن و ئەبێم ڕزگاری لە زەویەوە بێت و کاوە ئەکرێ ئەو کارە جێبەجێ بکات. نەورۆز جێژنێکی کارنەواڵیە. جێژنی کارنەواڵی بۆ مانایە کە جێژنێکی کۆمەڵانی خەڵکە وها نییە کە دەسەڵاتێک بتوانێت ئەمە زەوت بکات، یان لەگەڵ گۆڕانی دەسەڵاتەکانە نەورۆزەکەیش لە بین بچێت. دەسەڵاتەکان دوو جۆرن، یا زەینین یا عینین. هیچ گۆنە دەسەڵاتێک نەیتوانیوە هەتاوکو ئیستا نەورۆز لە خەڵک زەوت بکات. کارنەواڵ لەبەر ئەوەی کە لە ناوەرۆکی خۆی هینی گەلانی خەڵکە، هی کۆمەڵانی خەڵکە، لە لایەکترەوە لەگەڵ شادی و ئاهەنگی شادیە تێکەڵا لە ناو نۆرۆزە هەربوو جۆرێکە باوکو باپیرانی ئێمە نۆرۆزیان کردوتەوە. ساڵانش کە ئێمە هەردیومانەوە هەر لە پەسا گەشەی سندووە لە هەموو شوێنێکی کوردستانە نۆرۆز هەر بەم جۆرە بووە لە دێرین زەمانەوە، واتە ئاگرێکیان کردوتەوە بە دەوریا هەڵپەڕیون بە ڕەشبەڵک و بە جێژن و خۆشی کۆتاییان پێهێناوە. ئەم جێژنە هەتا ئەو شوێنەی من بزانم لە تاڵترین دەورانەکانیشە کە بۆ نمونە داگیرکاری ڕۆستەکان بێک هاتوون بەشێکی کوردستانیان داگیر کردووە، لە هیچ دەورانێکە کورد لە نەورۆز دەستی هەڵنەگرتووە. یعنی لە ژێر گوشاری سەختە ئەو کاتانی کە دەسەڵاتدارانی عەرەبی شوێنیسی وەکو سەدام وەکو حافز ئەسەد و ئەمانە ئیجازەی هەناسەکێشانیان بە کورد نادا، یان لە دەسەڵاتی ئاتاتورکیسمەکە لە ناو باکوورا بوو، لەو کاتانیشە کوردەکان هەرگیز وازیان لە نۆرۆز نەهێناوە. مەبەستم ئەوەیە کە ئەم نۆرۆزە ئەم جێژنەکە لە ناخی دانەدانەمانە چەکەرەی کردووە و هەرگیز ڕێشەکێش ناکرد. نەورۆزنامە یەکێکە لە کۆنترین سەرچاوە مێژوویەکان لەبارەی جەژنی نەورۆز کە هیچ شاعیری ناسراوی ئێران عومەری خەیامە. لەم کتێبەدا خەیام تووڕێ لە عەرەب و بێزارە لە ڕێوڕەسمەکانیان و بە پاوانخواز و داگیرکەریان دەزانێ بۆ سەرگەلانی ناو ئێران. خەیام داوا لە پادشای وڵات دەکات دەستبەرداری نەریتی نەورۆز نەبن و بەشکۆوە هەموو ساڵێک بەڕێوەی ببن. خەیام بەو کەسانەی نەورۆزیان لا پیرۆزە دەڵێت لەگەڵ تێپەڕبوونی چواروەرزی ساڵ نەورۆزی مەزن دەست پێ دەکات کە نوێبوونەوەی جیهانە و ئەرکی حکوومەتە جەژنی بۆ بگێڕێت، ڕێز لە دابوونەریتی وڵات بگرن و جەژنی نەورۆز بە جۆرێک پیرۆز بکەن کە تامی خۆشی و شایی ئەو ڕۆژە هەر بمێنێ. ئەوە ئامۆژگاری زاناکانە بۆ دەسەڵاتدارانی حکوومەت.